بۆیە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەیری گێمی ئەخیری یاریەکە دەکات پێ بە پێ لەگەڵ قەزێکەیە دەڕوە چاوی لەسەر هەموو چۆن لێ بڕگەکانی یەکلاکردنەوەی ئەنجامی کۆتاییە لە کۆمیسیۆن و دەرەوەی کۆمیسیۆنیش ئەو کاتە ئێمە قسەی علمی دەکەین قسەی کردداری دەکەین قسەی ڕەقەمی دەکەین نەک لە ڕێو ئێمە کۆمەڵێشت بڵێن پەسەندیکەین بڵێن پرۆسەیەکی نەزیه بووە نەخێر نەزیه نەبووە ئەوەمان لەسەری هەیە بەڵام بۆ نەتیجەکەشی سەیری ئەوە دەکەین ئێمە پێمان وایە کۆمیسیۆن تا ئەم دەقیقەیە هەوڵی دا و ملتەزیم بێ بە ڕێکارەکانی خۆیەوە بەڵام گێمی دووەمی یاریەکەی ماوە بۆ ئەوەی حکمی نهایی بدەین زانین کۆمیسیۆن لە ئاستی پێویستا بۆ یاننا ئەبێ ئەوەشمان لەبەر چاو نەکەوێ یا لەبەر چاو بێ کە بەڕاستی کۆمیسیۆن 100% هاوکێشەکە نییە لە ناو هەڵبژاردنە بۆیە هیوادارین بەلبەلە بەناحەق دروست نەکرێ لەکوێ ئەزانیمان تەزویر کراوە یەکەم هێزبین کە هەڵکوتینە سەر ئەو قۆناغە یا ئەو سێکتەرە نێڵین تەزویری تیا بڕوە کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکەم هێز بووە لە شەوی دەنگدانە ڕامان گەیانوە کە لە فڵانە محافەزەی سلێمانی لە دوای داخستنی سندوق بەپێی ئەم بەڵگانە هێزێکی سیاسی دەیەوێت نیسبەی دەنگدان لە 100 زیاد بکە ئەم هێزانەی تر کە هەندێک باسگەر لەکوێ بوون ئەم ڕقەمانیان بۆ نەخستەڕ ڕوو بۆ تا ئێساش خاوەنی داتایەکنی نانتوانێت نەتیجەی خۆیان تەزدیقکەن چونکە بەڕاستی تۆ قەرارێکی سیاسی دەدەی ئەو قەرارە دەبێت هەڵێنجاوی واقعەکە بێ چونکە تۆ قەرار بۆ مزایدەی سیاسی نادەی قەرار لە دژی لایەنێک نادەی قەرار لەسەر بەرمەبنای کۆمەڵی بەڵگە و دراسە دەدرێ دەسەڵاتی دەرکردنی بڕیاری ڕەتکردنەوە یا قبولکردنی نەتیجەی هەڵبژاردن لای ئەنجومەنی سەرکردایەتیە بەڵام ئەنجومەنی سەرکردایەتی کەلعادە لە هەر پرۆسەیەکی میهەنیە دەگەڕێتەوە بۆ ئەو دەستگایی مەشمولە بۆ پرۆسە میهەنیە لە پرۆسەی هەڵبژاردنە بەبێ ڕاوێژ و ڕاوەرگرتن و دراسەی ناوەندی هەڵبژاردن بڕیار نادەن